سەرخستنی مسلمان عزیزانم بەخۆی ئەمە ئەمڕۆ لە زەمەنی غەیبەتە ئەژین هەر یەکەمان بەناوێکەوە غەیبەتەکەین یەکێکمان وەڵاوە فڵان کەس فکرەکەی باش نییە یەکێکمان وەڵا لە حیزبی من نییە ئەوی تر وەڵا نازانم چی دەستمان ناوەتە گۆشت خواردنی یەکتر وەڵاهی لەکوێ تۆ هاتی دیفاع لە مسلمانێک کرد سرورێک دەکەوێتە دڵی ئەو مسلمانێک کە دیفاع لێ کردووە سەعادەت بۆ خۆت بێ پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من ذب عن لحم أخيه هەر کەسێک دوور بخاتەوە مێشومەگەز و گورگەل دوور خاتەوە زمانی خەڵک دوور خاتەوە لە گۆشتی براکەی ئەم کەسە کانە حقا على الله أن يعتقه من النار خوای گەورە حقا لەسەری بەو شێوازەی کە لایقە بەخۆی کە ئەم کەسە عتقکە لە ئاگر و ڕزگاری کە لە ئاگر چەند جار دانیشتین براکەمان غەیبەتی کرا هەمەش دانیشتین یا گوێمان گریا بۆمان سەندەوە ئەمڕۆ ڕۆژگارێکە بەڕاستی غەیبەت لە ئومەتی ئیسلامی ببڕێ ئومەتی ئیسلامی ڕزگاری ئەنواع جۆر فکر ئەنواع جۆر شت کۆمەڵە مسلمان دروسە بن کۆمەڵەکەی تر لیان ئەخوێنن ئەوی تر دروسە بێ ئەوی تر لێ ئەخوێنێ هەمومان لە یەکتر ئەخوێنین هەموو وازمان لە کافر هێناوە کافری سوار سەرمان بۆ بە ئیسراحەتی خۆی یەهود و نەسارا و مەجوس پەلامارمان ئەدەن ئێمەش پەلامار یەکتر ئەدەن ئاگامان لەوە نەماوە بۆیە لەکوێ مسلمانێک غەیبەتی کرا باسی کرا بە شتێک کە ئەو مسلمانە پێی ناخۆش بوو هەر شتێک بوو با ڕاستیش بێ با حەق بێ باسی گوناهێکی ئەو مسلمانە کرا تۆ بچۆ بە گژیانە دوو چاکەی باس کرد ئێمە بۆ ئامان لێ هاتوون هەمومان صفەتی مێشمان وەرگرتووە تەنها بە خراپە یەکترەوە ئەنیشین بۆ صفەتی هەنگمان نەبێت تەنها گوڵەکان ببینین و بە ناشرینەوە نەنیشین ئێمە ئیماندار پێویستمان بەوەیە سرور بخێنە دڵی یەکتر سەعادەت بۆ خۆمان ڕاکێشین ئەویش بەوەی حورمەتی براکانمان بپارێزین